لە ڕووداوێکی کەموێنەدا کە جیهانی سەرسام کرد لە هەمان کاتدا ڕێگا بە ڕێکخەرانی درا کە ناویان بچێتە کتێبی گینسەوە. زیاد لە ملیۆنێک باڵۆن هەڵدران بۆ کارێکی خێرخوازی گەورە، بەڵام کارەساتی بەدوای خۆیدا هێنا. لە 27 ئەیلولی 1986 یونایتد وەی مەراسیمێکی بۆ هەڵدانی 1,400,000 باڵۆنی پڕکراو لە گازی هیلیۆم ڕێکخست. ئەم باڵۆنانە لەلایەن ژمارەیەکی زۆر خۆبەخشەوە لە ویلایەتی کلیڤلاند لە ئەمریکا پڕگازی هیلیۆم کران و ئامادەکران بۆ هەڵدان بە مەبەستی کۆکردنەوەی زۆرترین بڕەپارە لە بۆنەیەکی خێرخوازی گەورەدا. هەمووان چاوەڕێی فیستیڤالێکی گەورە بوون. فۆتۆگرافەران، میدیاکاران و هاوڵاتیان چاوەڕێی ئاهەنگگێڕان بوون بۆ ئەم بۆنە گەورەیە. بەڵام دوای چەند سەعاتێک فیستیڤالەکە گۆڕدرا بۆ کارەسات و بای چاوەڕوان نەکرا و تەواوی دۆخەکەی پێچەوانە کردەوە. لە ئێوارەیەکدا باڵۆنەکان هەڵدران و ئاسمان پڕبوو لە باڵۆنی ڕەنگاوڕەنگ، بەڵام کەس بە خەیاڵی دانەدەهات کە ئەم ساتە وەختە خۆشە لە بەردەم چاویاندا بگۆڕێت بۆ کارەساتێک بەهۆی ئەو زریانەوە کە ڕێگری کرد لەوەی باڵۆنەکان بە ساتی ئاسایی خۆیان تێپەڕبن. زریانێکی بەهێز هەڵی کرد و باڵۆنەکان دەستیان کرد بەلادان لە ڕێڕەوی خۆیان و شار و دەریاچەی شارەکە پڕبوو لە باڵۆن. چەند بەلەمێک نوقم بوون و زیاد لە 10 تەرم لە نزیک کەناراوەکان دۆزرانەوە. هاتوچۆی شارەکە ئیفلج بوو، ژمارەیەک ڕووداوی هاتوچۆی لێکەوتەوە. ماوەی زیاتر لە سەعاتێک تیمی فڕۆکەوانی پەکی کەوت. خاوەن لە وەرگاکانی ئاژەڵان لە شەپۆلی باڵۆنە زەبەلاحەکان ترسان و دڵە ڕاوکەی لای ئاژەڵانیش دروست کرد و بەشێکی زۆریان هەڵاتن. ئەمە ژوای کرد خاوەنەکانیان دۆسیا لەسەر دەوڵەت و کۆمەڵەکە تۆمار بکەن. هەروەها بنەماڵەی خاوەن بەلەمەکان سکاڵای یاساییان تۆمار کرد. ئەمەش بووە هۆی ئەوەی کۆمەڵەکە بەڕەپارێکی زۆر بدات لە بری ئەوەی پارەیەکی زۆر بۆ کارە خێرخوازیەکە کۆبکاتەوە. بەڵام لە کۆتاییدا ئەم کارە بووە هۆی ئەوەی ڕووداوەکە و کۆمەڵەکە ناویان بچێتە کتێبی گینسەوە و هەموو ساڵێک و لە هەمان ڕۆژدا یادی بکرێتەوە.